Ez nem a mi háborunk, ebből ki kell maradni. Egyetlen magyar sem szól. ئەمە شەڕی ئێمە نییە. پێویستە ئێمە لە دەرەوەی شەڕی ئۆکرانیا و رووسیا بین. پێچەوانەی چەپەکان کە پێیان وایە ئۆکرانیەکان شەڕ بۆ ئێمە دەکەن. ئەمە تێگەیشتن و بۆچوونێکی هەڵەیە. لەو شەڕەدا ئێمە هیچ شتێک نابینەوە بە پێچەوانەوە هەموو شتێک دەدۆڕێنین. کەواتە نەچەک نە سەربازیش دەنێرین بۆ شەڕی ئۆکرانیا و رووسیا. ڕێگەش نادەین بە وڵاتەکەماندا هاوکاری سەربازی بچێت بۆ ئۆکرانیا چونکە کارێکی لەم شێوەیە وڵاتەکەمان دەکاتە ئامانجی سەربازی. ئەگەر سزاش بەسەر وڵاتانی هەناردەکاری نەوتدا بسەپێنین ئەوانیش بۆریەکانیان دادەخەن و هەنگاریان نەک تەنها سارد بەڵکو بەهۆی سەرماوە هەموو شتێک لەم وڵاتە ڕادەوەستێت. ئەو کات پێویستە یەدەگی خۆمان بەکاربهێنین دوای ماوەیەکی ژێدەگمان نامێنێت و ناچار دەبین کارگەکانمان دابخەین. خەڵکێکی زۆر بە خۆشمەوە کارەکانمان لەدەست دەدەین کەواتە ئۆکرانیا ناتوانێت داوای هاوکاری لە ئێمە بکات بە شێوەیەک ئێمە بەو هاوکاریانە وڵاتەکەی خۆمان وێران بکەین. Meg is állapodtak az ukránokkal. Ne legyen kétségünk afelől,